لە دوای لابردنی پارێزبەندیە دەستوریەکەی لە باربردنی کۆرپەلەوە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جوڵەکانی لە پێناو ڕێگریکردن لە لەباربردن دەست پێ کرد و کاردانەوە جیاوازەکان بۆ بڕیارەکە بەردەوامن. لە ساڵی 1970دا دەسەڵاتی دادوەری ئەمریکا لە باربردنی کۆرپەلەیی بە یاسایی ناساند و مافی لە باربردن بۆ ئافرەتان لە نێو دەستوری ئەمریکیدا جێی کرایەوە. بەڵام ڕۆژی هەینی 24 حوزەیرانی ئەم ساڵ و لە دوای 50 ساڵ لەو بەروارە دادگای باڵای فیدراڵی ئەمریکا نادەستوری بوونی ئەو مافەی ڕاگەیاند. دادگای ئەمریکی ڕایگەیاند لە باربردنی کۆرپەلە لە سەرووی 15 هەفتەییەوە کارێکی نادەستوریە. بەپێی بڕیارەکە دەسەڵاتی ڕێگەپێدانی لە باربردن بۆ ئافرەتانی دووگیان شۆڕ کراوەتەوە بۆ ویلایەتە جیاوازەکانی ئەو وڵاتە. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکەدا لە سەرتۆڕی ئینتەرنێت بەشێک لە نۆرینگە پزیشکیەکانی ئەو وڵاتە دەرگایان بەڕووی خانمانی دووگیاندا داخست و ئەو کەسانەی ناویان نووسی بوو بۆ لە باربردنی کۆرپەلەکانیان لە قەدەغەکرانی پرۆسەکە ئاگادار کرانەوە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئەمریکا نزیکەی 36 ملیۆن ئافرەت توانای مناڵبوون و وەچەخستنەوەیان هەیە و ئەم بڕیارە سەرجەمیان دەگرێتەوە. بەپێی ڕاپرسیەکیش کە ناوەندی بیۆ بۆ توێژینەوە ئەنجامی داوە لە 161 ئەوانەی توانای وەچەخستنەوەیان هەیە پێیان وایە مافی لە باربردن پێویستە یاسایی بێ و لە 137یان لەگەڵەوەدان دەبێ یاسا ڕێگە لە پرۆسەی لە باربردن بگرێ. بڕیارەکەی دادگای ئەمریکا دەنگدانەوەی زۆری بە دوای خۆیدا هێناوە. ڕاگەیاندنی ڕۆژاوایی چێشتی ماف و ئازادیەکانی ئافرەت گەرمەکەنەوە و بە توندی لە دژی بڕیارەکەی دادگان. سەرۆکی وڵاتانی ڕۆژاواش ئاڵای بەرگریکردنیان لە ژنانی ئەمریکی بەرز کردوێتەوە. لە نێوخۆشدا دابەشبوونی بۆچوون لە نێوان هەردوو حزبی سەرەکی ئەمریکادا دروست بووە. دیموکراتەکان سەرسەختانە لە دژی بڕیارەکەن و کۆماریەکانیش سوورن لەسەر پشتیوانیکردنی. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە تایبەت بەم دۆسیەیە لە کۆشکی سپی سازی کردبوو بڕیارەکەی دادگای بە هەڵەی کارەساتبار ناوبرد. بایدن ڕایگەیاند بڕیاری قەدەغەکردنی لە باربردن دژی تەندروستی ئافرەتانە و ژیانیان دەخاتە مەترسیەوە. ئەم بڕیارەش بڕیارێکی توندی ئایدۆلۆژی و توندڕەویە. لە بەرامبەردا دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا بڕیارەکەی دادگای باڵای ئەو وڵاتەی بە گەورەترین سەرکەوتنی ژیانی ئەمنەوەیەی ئەمریکا ناوبرد. لە باربردنی مناڵ بە پێی ئاینی پیرۆزی ئیسلام یاساخ کراوە. ئەگەر لە بارودۆخێکی تایبەت و جیاوازدا نەبێ لە باربردن لەلایەن زانایانەوە بە کوشتن ناوزەند کراوە. بەڵام لە ئێستادا زیاتر لە 50 وڵاتی جیهان ڕێگەیان داوە بە لە باربردن لە نێوان تەمەنی 6 تا 7 مانگیدا. بەر لە ئەمریکا هەریەکە لە وڵاتانی ئەرجەنتین، کۆلۆمبیا و ئیرلەندا کاریان بۆ سنووردارکردنی مافی لە باربردن کردووە و تەنانەت ساڵی ڕابردوو دادگای باڵای مەکسیک لە باربردنی کۆرپەلەی خستە بازنەی تاوانەوە.